ساڵ دەسوڕێتەوە مامۆسان و فەرمانبەران دەبێت بە فشار و خۆپشاندان موچەکانیان لە حکومەت وەربگرن. ساڵی ڕابردوو بەهۆی فشار و خۆپشاندانی مامۆستایانەوە بەردەوام وەزارەتی پەروەردە لە ڕیزبەندی یەکەمی لیستی موچەدا بوو، بەڵام دوای تەوابوونی وەرزی خوێندن و نەمانی فشارەکان جارێکی دیکە حکومەت لیستی موچەی ئەو وەزارەتەی خستۆتە کۆتاییەوە. تا ئێستا وەزارەتی دارایی لیستی موچەی مانگی چواری وەزارەتی پەروەردەی ڕانەگەیاندووە و ماوەی 40 ڕۆژە مامۆستایان چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیان لە حکومەت دەکەن. تاقیکردنەوەکانی مانگی 8 لە پێشە بەڕاستی ئێمە بەڵێنی ئەوەمان داوە لەگەڵ مامۆسایان سەرجەم مامۆسایان بە ناڕازیشەوە ئەگەر بە هەمومانەوە بتوانین فشارێک بکەینە سەر حکومەتی هەرێم، بەڕاستی ئەو کاتە ئێمە ئەتوانین حکومەتی هەرێم بێتە سەرخەت، هەروەکو چۆن لە 23 ئیمساڵ ڕێپێوانێک و خۆپیشاندانێکی سەرتاسەری هەرێم ئەنجام درا بە 2-3 ڕۆژ حکومەت دەستکارێکی پاشەکەوتی کرد. ئێمەش لە مانگی 8 هەوڵ ئەدەین و دادەنیشین لەگەڵ مامۆسایان و سەرجەم مامۆسایان بە ناڕازی و بە هەموو ڕێکخراوەکانیش ئێمە هەڵوێستی تەواومانە بێ تا دەگاتە ئەوەی کە تاقیکردنەوەکانیش ڕابگرترێ. هەرگیز پرۆسەی پەروەردە یعنی لە حکومەتە جێگای بایەخ و جێگای یەکێتی مامۆستایان لە ڕانەگەیاندنی لیستی موچەی پەروەردە تووڕەن و دەڵێن قسەیان لەگەڵ وەزیری پەروەردە کردووە، بەڵام ئەویش هیچ دەسەڵاتێکی نییە. حکومەت لە زستاندا لیستی موچەی پەروەردە لە یەکەم وەزارەت ڕادەگەیەنێت و لە هاوینیشدا لە کۆتایی لەلایەکی تریشەوە سزای ئەو مامۆستایانە دەدات کە بایکۆت و خۆپشاندانیان ئەنجام داوە، بەڵام مامۆستایان هەر لەگەڵ هاتنەوەی وەرزی نوێی خوێندن ئەوانیش تۆڵەی دواکەوتنی موچە لە حکومەت دەکەنەوە. تا ئێستا لەگەڵ وەزارەتی پەروەردە و لەگەڵ وەزیری پەروەردە ئەمڕۆ قسەمان کردووە، هیچ شتێک نییە تا ئێستا دڵخۆشکەر بێ کە حکومەت جددی بێ لەوەی کە موچەی مامۆسایان بدا بەم زوانەوە. دڵنیا بێت ڕۆژی خۆی یەکە مامۆستاش تۆڵە لەوام بسەنێتەوە. من دڵنیام ئەمە کاریگە بێ لەسەر داوامی ساڵی داهاتووە بەرپرسیارەتێکێتە سەر ئەوان داوامی ساڵی داهاتوو بە هەر ئاقارەکە ڕۆی چۆن ساڵانی ڕابردوو زەرەر و زیانی زۆری پێگەیشت و دڵنیام ئەم جارش ئەمە کاریگەری ئەبێ لە هەل لەگەڵ سەرەتای دەستپێکردنی دەوامە خۆپشاندان و ناڕزایی و بایکۆت داوام دەست پێکات، چونکە ئەمان بەڕاستی زۆر نامەردانە مامەڵان لەگەڵ مامۆستایە کرد. لە چەند ڕۆژی ڕابردوودا مامۆستایانی ناڕازی و یەکێتی مامۆستایان لە زۆربەی شارەکان بەیاننامەی ناڕزاییان دەرکردووە و هۆشداریان داوە لە دواکەوتنی موچەکانیان، بەڵام هێندێک لە مامۆستایان دەڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن گویان بە ناڕزایەتیەکانی مامۆستایان نەدا، ئێستا کە پشووی هاوینە هەر لاشیان لێ ناکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.